یەکێک لە فەزڵ و گەورەی ناوەکانی خوای پەروەردگار ئەوەیە ناسینی ناوەکانی پەروەردگار گەورەترین هۆکارە بۆ ئەوەی کە ئینسان بچێتە بەهەشت. وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن لله 99 اسما 100 إلا واحدة. خوای پەروەردگار 99 ناوی هەن. جا دەفەرمێت من أحصاها دخل الجنة. ئیمامی بوخاری ئەو فەرمایشتەی ڕوایەت کردووە، دەفەرمێ هەر کەسێک ناوەکانی خوای پەروەردگار لەبەر کات، ناوەکانی خوای پەروەردگار بناسێت، لەما ناو مەبەستەکەیان حاڵی بێت، پێیان بپاڕێتەوە لە خوای پەروەردگار، ئیش بە ناوەڕۆکی ناوەکانی خدای پەروەردگار بکات، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسە دەچێتە بەهەشتەوە. کەواتە لە فەزڵ و گەورەی ناوەکانی خدای پەروەردگار